وڵانی صریح حقیقتن بەڕاشکایی بڵێم ئامادەکاریمان باش نییە وەک ئامادەکاری پێویست نییە وەک پێویست بێت بۆ ئەم یاریانە ئێمە لە نەجەف گەڕینەوە بۆ هەولێر تێکگیرانێک لە نێوان تیپی یەکەم و تیپی بەشدار لە خولی کوردستان هەیە 6 یاریزانمان لە تیپی خولی کوردستان یاری دەکات ڕاستە یاریەکەیان گرنگ بوو بەڵام بۆ ئێمە وەک ستافی ڕاهێنەران ئەمانە کاریگەری هەیە کاریگەری لەسەر مەشقەکانی تیپەکە و کۆمەڵبوونی تیپەکە هەیە حتا لەسەر لایەنی جەستەیی کاریگەری هەیە ئەگەر بڵێ ئامادەکاری باشە دەڵێم نا ئاستی تیپەکەمان زۆر باشە بەڵام هەندێک گوردەکاری وای کردو ئەنجامەکان باش نەبێت بەڵام ئەم شتانە کاریگەری دەبێت و دابڕانەکانیش بە هەمان شێوە کاریگەری لەسەر تیپەکە هەیە ئاکام و شێرکۆ و یاسین سامیە و هەڵۆ پێکانیان هەیە پێکانەکانیش نەک ماسوولکەی بن بەڵکو لە بەرکەوتنەکانی نێو یاریگاوەیە ئەمە کێشەیە بەڵام سوپاسی و یارزانانەش دەکەم کە لە نێو یاریگا تەواوی توانای خۆیان پێشکەش دەکەن تاوەکو شوێنی پێکراوەکانیش پڕ بکەنەوە بەڵام ڕێژەیەکی یەکجار کەمی یارزانمان لە بەردەستە چونکە ئەو یارزانانی لە خولی کوردستان بەشدار بوونە ناتوانن لە سەرەتای یاریەوە بەشدار بن پێویستیان بە پشووە پێکراوەکانیش ناتوانن ئامادە بن.